من وەک شارەزایەک لە ئاینە دیێرینەکانی کوردستان بە تایبەتی ئاینی زەردەشتی لە ئاینی زەردەشتیدا ڕۆژوگرتن هەیە، بەڵام شەرت نییە تەنها لە نان خواردن بێ، نا ڕۆژوگرتن خۆت بە چڕاندن و خۆ دابڕین لە هەموو خراپەیەکە، یعنی ئیتر ڕەهەندی زۆرە خراپە تەماشاکەیت درۆیە دوور لە ڕووجا نابتان مەسەلەن فکری شەڕ بۆیە لە ئاینی زەردەشتی ئەڵێت سێ پێگەمان هەیە: هزری پاک، گفتاری پاک، کرداری پاک. وابزانم تێک ڕای ئاینەکانیش متفقن لەسەر ئەو سێ خاڵە. ئیتر ئەوە ئاینی زەردەشتیە و ئەگەر بە قوڵایی بچین ڕەنگە ماوە یەکجار زۆر ببات، بەڵام ماوە خۆشەکەم بۆ هاویارانمان ئیتر ئەوان بزانین چۆن باس لە ئاینی خۆیان دەکەن. بەنسبەت ڕۆژوگرتن لە ئاینی جوودا لە ساڵێکدا 7 ڕۆژە بۆ نمونەگەر کەسێک بێ بە ڕۆژووی بێ لە ئێوارەکەی با بڵێن کە ئەستێرە دەبینێ تا ڕۆژەکەی دواتر دەبی دەست لە خواردن و خواردنەوە هەڵبگرێ، دەست لە خواردن و خواردنەوە هەڵبگرێت تا ڕۆژەکەی دواتر و تا با بڵێن شەو دادێتەوە. و هەروە هەموو شتێک زۆرە شتێک چۆن لە ئیسلام ڕۆژوەکان بەچی دەچێت هەمان شتە و هەمان شت پەیڕەو دەکەن ئەوانیش. ئێمە وەکو ئاینی مەسیحی ئەمەش بە ڕۆژوو دەبین، تەبعاً 50 ڕۆژ سەوم الکەبیر پێڵێن، ڕۆژانی تریشمان هەیە کە بە ڕۆژوو دەبین، 3 ڕۆژ سەوم الباعوثە هەیە بە ڕۆژوو دەبین. و ئێمەش هەر وەکو ئاینەکانی تر پێشی مەسیحیش بە ڕۆژوو بوون هەر هەبووە. نەبی موسا 3 ڕۆژ بە ڕۆژوو بووە و مەسیح بەخۆی 3 ڕۆژ بە ڕۆژوو بووە. ئێمەش بە ڕۆژووە بین، بەڵام تەنیا مەسەلا خواردن و خواردنەوە ئەوە نییە، ینی بە ڕۆژوو بین، بە ڕۆژوو بین لە قسەی خراپ، بە ڕۆژوو بین لە غیبەتی خەڵک بکەین، ئەمە بە ڕۆژوو بوونی حەقیقەتیە، نەک هەر تەنیا لە خواردن و خواردنەوە، بەڵکو سەدەقە خێرکردن، ینی لە کاتی کە ڕەمەزان دەبی یان سۆممان هەیە با بڵین، یارمەتی فەقیر و فەقەراکان بدەین بە هەر حاڵێک بێ کە ئەمە خۆمە بە ڕۆژوو دەبین هەست بە برسێتی بکەین، هەست بە برسێتی ئەو خەڵکە بکەین کە محتاجە بۆ نمونە خواردن و خواردنەوەی نییە لە ماڵی خۆی بۆ نمونە ڕۆژێکی وەکو مرۆڤ. ئەمە بەسمان، یان توانین بڵین کە بە ڕۆژوو بوون شتێکی زۆر باشە و وەکو تەوبەیە لە بۆ ئینسانێک و کە منیش بە ڕۆژوە بم پێویست نییە خەڵک بزانی من بە ڕۆژوم، ئەڵێ کە بە ڕۆژوو دەبی واحد مەیە کە خەڵک بزانی تۆ بە ڕۆژوو بۆ ئەوەی خوای گەورە بە پاداشت بداتەوە، نەک خەڵک پاداشت بداتەوە. زۆر سپاس. بدەسووری ناوێ خودێ طبعاً دەستپێکێ خودێ ڕۆژین برای من کریستیان جرە قبول بکە کە نەها ڕۆژینەوە برای من مسلمانشی دێ ڕۆژێت خۆ بگرن هەیڤە پیرۆزە ڕەمەزانێ خودێ بکە ڕۆژێوان یەت قبول بن و هەموو ساڵ و وەختێکی لە خۆشیا دەبن. ئەم وەکو پێکاتێ زیایینێ زیچمە نەبتنێ جارێکێ بتنێ لە ساڵی دەڕۆژایی نەبلکی چەندین جارە ئەم ڕۆژات دگرن لێ ئەو ڕۆژێن کە فەرزن لەسەر هەموو ئێزیەکی دەوێت بێتە گرتن ڕۆژێن ئێزینە کە هەموو ساڵەکە دکەوێتە هەیڤە 12 هەفتیە دووەمژە هەیڤە 12 کە لە گۆری میتولۆجیا ئێزتی 3 ڕۆژێن هەرێن کچکەترێنن لە ساڵێدا و ژێ ڕۆژ هەلات تاکو ڕۆژاوا دەبێت خواردن و بە خواردنی هەر تشتێکی نەخۆن یانشی بە نەخۆن و هەروسانەی ما ڕۆژیە خدرەلیاژی هەیە کە ئەوژی سەر ڕۆژیە ئەبڕۆژی دەبن و ئەو ڕۆژی تکارم بێژن نەفەرزەکە بۆ هەمبێزێکی لێزتر ئەو کەسێک کە ناوێوان خدرینیاژی ئەلیاسن ئەو بڕۆژی دەگرن وەکو دووشی بۆ هەر کەسێکی ئازادەکارێ ئەبڕۆژی بیانژی ئەو سەرۆگێت خێزان ئازیتر ئەبڕۆژی دەبن و هەروسانێ ما ڕۆژیên جوداجداژی هەینا کە ئەوشی وەکو سەدەقەیە هەر کەسێک بۆ خێرێ بۆ خۆت کە ئەوشی بۆ مەتشێک هەیە بێژنیتێ خوداوەند
انجا هر قال بيجي هر عشيرتك يعني جي هر مجموعك ازديان خدان تشاككي تايبت ويا هيا كارن روجيا بوان بگرن و عروسان جیما روجین چلی زبستانه و چلی هاوینه هینه که افتنه بو ازلامت آینینا که چلی هاوینه چل روجی ازلامت آینی بروجی دبن و چلی زبستانه جی به همان شی و چل روجی بروجی دبن و زربان جاران جی خلق برکو روج چل روج گلک بوزلامت آینی که روجی بنسریک و وسانه لحاویان در روجت دریشن گل جارا چگدی جماعه نف ازدیاده تکارن چن روجی بوی کسی بکنا ججن يعني شي كان رجاوي بو بشكينن وبيشتي خديش ترى قبول بكاتن و هندكس يعني شي عشيرته كان شي عائلك تشن مالاوي كسي الزلامي ايني كبروشيا و رجاوي جرات كنا جج كنا بويت شكينن كاري رجا خو بشكينه و لقولي بيرو باورد إستيا ككسك بشار رجاوي جرا بشكينة بجت خديش ترى قبول بك رجاوي هرد جرا الباخد قبول بيت. بسم الله الرحمن الرحيم. پێشەچی پیرۆزبایی لە هەموو مسلمانێک دەکەین بەبوونی بەڕۆژبوونی لە مانگی ڕەمەزانی پیرۆزە، هەروەها پیرۆزبایی لە برایانی کریستانیش دەکەین کە لە مانگی ڕۆژوودان ئەوانیش. ڕۆژوو فەلسفەی ڕۆژوو لە ئاینی ئیسلامە لەسەر دوو بنەما دامەزراوە. بنەمای یەکەم حەق اللهە، بنەمای دووەم حەق الناسە. دەتوانم بڵێم هەر ئاینی ئیسلام بەگشتی حەق الله و حەق الناسی تێدایە، ڕۆژووش بە هەمان شێوە. لەناو مانگی ڕەمەزانە دیارە ئەمە وەکو مسلمان یەک مانگ بە ڕۆژوو دەبین، پەیوەندی بە هینەوە هەیە، بە مانگەوە هەیە، بینینی مانگ و کۆتاییەکەش. جاری وایە دەبێتە 29 ڕۆژ، جاری وایە دەبێتە 30 ڕۆژ، واتە لەوەمان زیاتر نی. ئێمە بە مانگ بە ڕۆژوو دەبین. خوای گەورە لە قورئانە باسی یەک مانگی کردێ، فەرموویەتی شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه. يعني لما جاء لا مسلمانان فرضة واجبة واتهر كسي بروجو نبي جناحي دقاته أو وكو حقي خوا وكو حقي الناسي لنا وما نجي رمضان ما مستعانيش باس يعني كل ديانة كانت تريشات شردنية روجو بتنها پەیوەست بی بەوەی نان و ئاو نەخورێتەوە لە بەیانیوەتا ئێوارەوە، بەڵکو ڕۆژووی ڕاستەقینە و فەلسەفەکەی ئەوەیە من مافی خەڵک پێشێل نەکەم، چ بە زمان بی، چ بە بیری خراپ بی، چ هەروە بە نووسینی خراپ بی، چ هەروە بە هەر بابەتێک لە بابەتەکانی کە دەبێتە مای زەرەر و زیان لە مرۆڤ. تنانەت حەدیثمان هەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ من لم يدع قول الزور والعمل به فليس لله حاجة في أن تدع طعامه وشرابه. يعني أجر قصي خراب و قصي زور و بوختان بسر خلقه وازنيني باب روجو نبي تنانا روجووني كسي غيبة كار يعني كسي قصي خراب بسر خلقي وذاك روجو كهر قبولني لا أيني إسلاما لويه فلسفي روجو لسر ودا مزراوك حق الناس نفوته ما في خلق بدرية لما نجي رمضانيشا بو أوي حق الناس كالتثبيت وكره هندان راوه زكاة الفطر وتاوي بروجوده بيدي بارج ببخشي بخلق هتاكو خلق كج مشارك بيجن لوي كنانيني لوي آويني لوي أرزاقيني يتر فلسفي روجو لسر حق الله حق الناس دام زراوه. سەرەتاوە پیرۆزبایی گەلی کوردستانەکەم بە هاتنی مانگی ڕەمەزانەوە لە هەمان کاتیش وەکو ئاماژە کراوە مەسیحیەکانیش ڕۆژوبوونیان هەیە، بەهەیەکانیش بە ڕۆژوون، سابی ئەمەنداییش ڕۆژویان هەیە، کاتێکی زۆر پیرۆزە ئەم مانگە. ئێمە لە ئاینی بەهاییش ڕۆژوبوونمان هەیە 19 ڕۆژە ساڵانە کاتێکی دیاری کراوە لە سەرەتای مانگی ئادارەوە دەست پێ دەکات مانگی سێ. نۆرۆزیش وەکو جەژنە بۆ بەهاییەکان، جەژنی وەکو جەژنی فتارە لە هەمان کاتی جەژنی سەری ساڵە. ڕۆژبوونەکەش هەر لە خواردن و خواردنەوەیە لە کاتی لە بەیانیەوە هەتا ئێوارە، بەڵام وەکو چونکە هەموو ئاینەکان لە یەک مەزدەرەوە دن طبیعیە کە ئەم ڕۆژبوونی مادی برسیبوون یان ڕۆژبوون لە خواردنەوە ڕنگدانەوەی ڕۆژبوونی ئەخلاقیە کە ئەمە گرنگترە. لە ئاینی بەهاییش ئێمە کاتێک
يعني ناتواني بروجو بيت تعويض معنية پێویست ناکات دووبارە ئەتوو ڕۆژێکی دیکە بە ڕۆژوو بیت چونکە ڕۆژووی حەقیقی ڕۆژوبوونی ڕۆحیە ڕۆژوبوونی ئەخلاقیە. دەستخۆش. پیرۆزبایی لە سەرجە موسڵمانانی جیهانەکان بە بۆنی مانگی ڕەمەزانی پیرۆزدا. مانگی ڕەمەزان مانگێکی پیرۆزە لە لای سەرجەم مرۆڤایەتی سەرجەم جیهان بە شێوەیەکی گشتی و لە لای موسڵمانەکان بە شێوەیەکی تایبەتی و مانگی ئادار مانگێکی پیرۆزە لە نێتەوەی کورد بە هەموو ئاین و نەتەوەکانی و بە هەموو مەزهەبەکانی. ڕۆژووبوون لە هەموو ئاینەکان ڕۆژووبوونیان هەیە، بەڵام لێرە ئەبێ بزانین بەهاکێ چییە. بەهایەکی ئاینی هەیە کە ئەویش وەکو فەرزێکە لە ئاینەکان فەرز کراوە لەسەر تاکەکانی ئەو پێکاتەیە بۆ ئەوەی پابند بن بەو ڕۆژووە بە پێی تەعالیمی خۆیان. بەهایەکی کۆمەڵایەتیشی هەیە کاتێک منداڵێک تەبیعی ڕۆژووبوون هەموو منداڵێک نایگرێت دەگاتە تەمەنێکی دیاریکراو کە توانای ئەوەی هەیە بڵێن دابڕێت لە خواردن و خواردنەوە بە درێژای ڕۆژەکە. بۆیە بەها کۆمەڵایەتێکی ئەوەیە کاتێک دەبینی منداڵێک کە ئەگاتە ئەو تەمەنە هەست بە بوونی خۆیەکە هەست بەوەکە کە بۆ ئەندامێک لەو کۆمەلگایە ئەندامێک چ لە پێکاتەکەی خۆی یاخود لە کۆمەلگا ئەمە لە ڕووی یاساییەوە دەڵێن گەیشتە تەمەنی تەمیز واتە ڕاستە ئەهلێتی قانونی لەوانەیە تەواوکراو نەبێ بۆ هەندێک یعنی پرس و بابەتی یاسایی، بەڵام لە ڕووی تەمیزەوە ئەو منداڵە ئەتوانی گەیشتە ئەو پێگە یاسایی خۆی. هەروەها بەهای ئاین فەلسفەیەکشی هەیە ئەوش هەستکردن بە برسیکردن، هەستکردن بە هەژارەکان ئەوانەی کە کەم دەرامەتن، ئەوانەی کە ناتوانن بڵێن بژێ ژیانی خۆیان بە پێی پێویستی ینی بە هەر هۆکارێک بێت بەهۆی هەژاری یاخود ئەوانی کە نەخۆشن. دەبینی ئەو برسێتیە لەلای ئەو هەژارانە کە هەستی پێەکەن کاتێک مرۆڤ سەر بە هەر پێکاتێک بێ هەستە بە هەر ئاینێک بێ کاتێک بە ڕۆژوو دەبێت هەست بە برسێتی ئەکات بە برسێتی ئەو هەژارانە ئەو وای لێ ئەکات چۆن بڵێ پێداچنوویەک بکە بۆ خۆی بۆ بوونی خۆی هەستکردن بە دەوروبەری. بۆیە ئەبێ ڕۆژوەکە لە ڕووی دەرونیشەوە پاک بێت پابند بێت، یعنی دەرونیشی بە ڕۆژوو بێ، نەفسیشی بە ڕۆژوو بێ، چاویشی بە ڕۆژوو بێ. بسم الله العظيم سرتاي بيروزبي لبو مانجي رمضان بيروزبي لبو مسلمان لبو سرجم مسلمان لقل اينكر مسيحي كان وبايا كان لبو روجانا فلسفة لبو روجاني لبو صابئي من دايان لبو روجاني دو صوم هي صومي قورة هي صوم كبير لبو صومي أواني لبو تاو أواني لبو زدقة ولبو يرمتيد لبو خلشي بداي أواني زود إقرنقا لبو آيني صابئي من دايا كان روجاني روجي أواني صوم صغير لبو روجي أوان خواردن وشتانا تقريبا 36 روج لموي سالك تقريبا لهشتي سي او دسبيكر حتى دروج لو مانجي سي دواتر لمانجي حفت دواتر لمانجي هشت وانا صيامي يعني صيامي صغير تقريبا فلسفة دينيكا وآينكا هموي تقريبا هموي وكويكا تقريبا نزيكتر هموي وكويكا فلسفة عينكي صابئة كان تقريبا تركيزي زيادة الروحاني زيادة تركيزي لبو تقريبا لبو روجاني زوا سباز دكا